کچەکەم لەگەڵایە، دوو کچم هەیە لەگەڵمایە، بووکەکەم لەگەڵایە، دوو کارمەندی تریشمان لەگەڵایە. ئەو شوێنی ئێمە خانەقایە ناوجەرگەی بازاڕە و پڕە لە کرێکار و پڕە لە پیا و تەنانەت ئافرەت و شتێکی تایە، یەنە ئافرەتانێکێنە ئەم ناوانێ بتوانن بە ئازادی بتوانن بە حڕاتی خۆیان بێنە شوێنێکی ئاوەستافی ئافرەت بێت و خواردنی تیا بخۆن هەروەک ماڵی خۆیان. زۆر مرتاحن، زۆریان پێخۆشە، یعنی باوەڕ ناکەی کە چەند دەستخۆشیمان بۆیەت، یانیەن بە ئیسراحەت نان ئەخۆن تا ئەچێنێ گفتوگۆکەن، برادەری خۆیان بانکەن، بە ئیسراحەتدا ئەنیشن، یعنی وا هەستەکەن کە ماڵەوەی نەک ئێرە خواردنگەیەک بێت. من بەیانیان سەعات 5 لەگەڵ هاوسەرەکەمایم دەستەکەم بە دروستکردنی خواردنەکان چکای مەنانی بەیانیشمان هەیە. ئیتر لە دوای ئەوە دەستەکەم بە نانی نیۆڕۆ و ئیتر کارمەندەکانیش لە سەعات 8 وردەێن و هاوکارە بین بەیەکەوە هەتا سەعات دەتر لە 2 بە دوانێ خواردنەکانمان حازرە. بەڵێ ئێواران کە ئەوڕۆی نەوانێت دیسانەوانێت سفرە ڕازێنەوە چکار من حەزم هەیە بۆ ئەم ئیشە. ئەو کەسێک کە حەزی هەبێ بۆ ئیشەکە و ئیشەکەی لا شیرین بێ، یعنی هەرگیز بێزار نابێ لێ.